تا ئەو کاتەی کە ناتانیاهۆ بە سیاسەتە فاشستی و ئینسان کوژی و سەرڕۆیەکانیەوە لە سەرکار بێ، تا ئەو کاتەی دەوڵەتانی ڕۆژئاوە لایەنگری حکوومەتەکەی ناتانیاهۆ بێ، تا ئەو کاتەی کە مەسەلەی فەلەستین چارەسەر نەکرێ و جەنگ و کاولکاری لە دژی خەڵکی غەزە بەردەوام بێ، تا ئەو کاتەی کە خامەنائی و ئۆردوغان و پۆتین و سەرانی ئەوروپا لە سەرکار بن، بە بڕوای من ئەم فەزایە لە جیهانی ئەمڕۆ و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە درێژەی ئەبێ و دەبێت خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئامادەی ئەوەیان ببێ جوڵانەوەی ناڕەزایەتی ئێستا زیاتر خۆیان ڕێزەکانی خۆیان قایمترکەن، یەکدەستتر هاوئاهەنگتر لە دەوری خواستەکانی خۆیان پێ بنێنە مەیدانەوە بۆ فشارچن سەر ئەم دەوڵەتانە، بۆ ئەوەی کە جیهان و ناوچەکە لە خەتەری هەر جەنگ و هەر ڕووداوێکی تری نەخوازرا و کە ڕاستەخۆ لە دژی خەبات و ناڕەزایەتی خەڵکی ناوچەکە بەگشتی و خەڵکی ئێران بە تایبەتیە درێژە پێ بدەن.